الله دەست فەرموویەتی وإلهكم إله واحد پەرستراوی ئێوە یەکە یعنی بێ هەر نوێژ بۆ بکەن نەک بۆ کەسی تر یعنی بێ هەر لەو بپاڕێنەوە نەک لە کەسی تر یعنی بێ هاوار لەو بکەن نەک لە خەڵکی تر وایە خەڵک وایە وما يؤمن أكثر الناس خی گەورە باڵا دەست زۆرێک لە خەڵک کە باسییانەکە وما يؤمن أكثرهم إلا وهم مشركون زۆرێک لە خەڵک ئیمانیان هەیە بەڵام شەریکیش بۆ خوا بڕیارەیە واللهی دەرناچێ خی گەورە فەرمێ دەرناچێ لئین ئەشرەکتە لەیحبەطەن عەمەلوک شەریک بۆ خوا بڕیار بی هەموو کردەوەکانی بەتاڵە بێتەوە دەبڕۆ هەر شەڕک دەبڕۆ هەر خۆ سوورکەرەوە لەسەر شرک اللهم أذل الشرك والمشركين خوايا شرك زليلك وكو چۆن زليل كردو ومشركينش زليلك وكو چۆن زليل كردو برا خۆشەویستەکان بوفابوني يكم لەگەڵ پەروەردگاری خۆت قد أردت منك أهون من ذلك زۆر لەمە ئاسانترم لە تۆ ویست کوا پێم وتی دنیاوەی تایەتی بیبەخشە شەریک بۆ خوا بڕیارمێ براکەم بەس خوا بپەرستە بەس خوا شایستەی پەرستنە بەس خوا شایستەی عیبادەتە کورەوەرە عیبادەت بۆ خوا بکە براکەم دنیا چییە لە داڵەوە بۆ داڵ خەریکی خوا زەڕورترە نوێژەکەی خوا زەڕورترە عیبادەتەکەی خوا زەڕورترە براکەم پەرستشەکە زەڕورترە کورە هەر کۆی مەکەرەوە بابە بۆ چیتە زۆرە هەیە ماشاءالله بەشی سێنەوەی دوای خۆتە هەیە بەجێ دێشتووە بۆ چیتە خۆت زەڕوری خۆت وەرە خوا بپەرستە پەرستنی خوا بە وەفابوونی تۆیە بۆ خوا ئەوە زەڕوریەتەکەیە تێکی مێ موحید بەقەی ئەرز و ئاسمان گوناح بکەی مادام شەریک بۆ خوا بڕیار نەی خوا بەقەی ئەو ئەرز و ئاسمانە بەرەو لێ خۆشبوونیە بۆ تۆ لێت خۆشە بێ بەڵام بەقەی هەموو ئەو زەویە ببەخشی شەریک بۆ خوا بڕیار بەی نەجاتێ نابێ دەرناچی شیرکی گەورە بوو هەموو کردەوەکانێ بەتاڵە بێتەوە لئین ئەشرەکتە لەیحبەطەن عەمەلوک شەریک بۆ خوا بڕیار بەی هەموو کردەوەکانێ بەتاڵە بێتەوە خوا بە کێ فەرمێ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆشەویستی خۆی ئاگای لێ بێ محەممەد ولتكونن من الخاسرين وكسي خسارة مندي حيث اللي قبول ناكري توجي مسلمان قال لي براك بلا پروردگاری من سورم لسر وعدك يخو إن صلاتي نيجكم ونسكي حيوان سربرين مهموي ومحياي جياني من ومماتي مردني من لله رب العالمين همي بو پروردگاری همو جیهان ئاوا بڵێ ئەوە بە وەفابوونە بە عەهدەوە براکەم